لە ساڵی 2012 دەستمان پێکردو تاوەکو ئەم ساڵ ئێمە بە سیستەمێکی زۆر کارامە و تۆکمە کار دەکەین. ئێمە پێشەوەی ئەم کارگەری لە هەولێر دابمەزرێنین هەموو بەرهەمەکانمان لە تورکیا دەهێنا. پاش دراسەکردنێکی زۆر بیرمان لەوەی کردەوە کە ئەو بەرهەمە و ئەو بەرهەمە لە زیاتی ئێمە لە تورکیا بین یان لە چین یان لە دوبەی لە هەر شوێنێک بین با ئێمە خۆمان بتوانین ببین بە بەرهەمهێن. سەرەتا دەستمان پێکرد ڕۆژانە لە 1500 کارتۆن ئیتازمان هەبوو بەرهەممان هەبوو لە ڕۆژێک. بەڵام شکر بۆ خوای گەورە ئەمڕۆ ئێمە توانای بەرهەمهێنانی 5000 تا 6000 کارتۆنمان هەیە کە دەکات لە مانگێک توانای بەرهەمهێنانی 155000 تا 160000 کارتۆن بە هەموو پاکەرەوەیەکی شلەکان وەکو زاهی و فاس و فلاش و سابوون و تایت و هەموو بابەتەکانمان هەتا ئەکیاسەکانیش نایلۆن. یەکێکی تر لە بەرهەمەکانمان لەو کارگەیە بەرهەمی سابوونە. سابوون خۆی پێک هاتووە مەوادەکەی پێ دەڵێن معکەرۆنە. ئەو معکەرۆنەیە پێک هاتیە لە سۆدا کاویە لەگەڵ زەیت و لەگەڵ ئاوی سارد. ئێمە کە ئەو خامە دەینین واتە ئەو معکەرۆنە دەینین دەیخینە ناو ئەو عەجانە بۆ ماوەی 10 دقە ئەوە لە ناو عەجانەیە دەسوڕێ. ئێمە بۆنەکەی تێدەکەین لەگەڵ ڕەنگی ئەو سابوونەی کە دەمانەوێت لەگەڵ چەند مادەیەک یەک لەوانە کە مادەی گلسترینە کە مادێکە وەکو کرێم وایە بۆ ئەوەی نعومەکی هەبی لەسەر پێست. اینجا کە ئەو دەخولەکە لە ناو ئەو عەجانەیە مایەوە بە مەرحەلەیەک دێتە ناو ئێرەوە لێرە دەیهاڕی. لێرە دەیهاڕی بۆ ئێرە لێرە جارێکی تر وەکو پەلکی لێ دەکا. ئەو پەلک بوونەش بۆ ئەوەیە هیچ هەوایەک لە ناو ئەو مەوادە نەمینێت تاسیر لە سابوونەکە بکە. اینجا دوای ئەوە کە بووە پەلک جارێکی تر بە واستەی ئەو کۆنڤایەرە دەچێتە ئەو حەوزەوە. دوای ئەوەی کە لەو قۆناغە دیتمام وەکو پەلکی لێ هات و هەوایەکەی لە ناو دەرچوو دێتەوە ناو ئەو حەوزە و جارێکی تر ئەلێرە دەیهاڕی بۆ ئەوەی
کە بەو قۆناغانە داچوو بۆنەکە و ڕەنگەکە و ئەوەکە هەمووی بە جوانی تێکەڵبی جابێرە بەو قۆناغە دادێ تا لێرە سابوونەکە دەردەچێت. دوای ئەوە لێرە ئێستا سابوونەکەمان حازرە دێت بۆ ناو قالبەکە و سابوونەکە بۆم جۆرە دەردەچێت. ئێمە لێرە لەو کارگەیە 5 ڕەنگ سابوون بەرهەم دێنین لە 5 ڕەنگ پێک هاتووە و هەر ڕەنگێک بۆنێکی جیاوازی هەیە و هەر ڕەنگێک ئەتیکێتێک واتە زەرفێکی جیاوازی هەیە لە ڕەنگی سابوونەکەیە و توانای بەرهەمهێنانمان لەو کارگەیە کە سابوونە ڕۆژێ 8 تا 10 تەن بەرهەمی بینین. دوای ئەوە کە لێرە سابوونەکە گەیشتە ئەو مەرحەلەیە خاوێن کرێتەوە بۆ ماوەی چەند سەعاتێک دایدەنین تا وشک دەبی. دوای ئەوەی چەند کاتژمێرێک سابوونەکەمان هێشتەوە بۆ ئەوەی وشک بێ اینجا بۆ قۆناغەدا دێت کە قۆناغی تابیعی پێ دەڵێن کە سابوونەکە لە ناو زەرف دەکرێت و هەر سابوونێک زەرفەکەی لە ڕەنجی خۆی دەبێت. لە کارگەکەی ئێمە زیاتر لە 131 کارمەند کاری تێدا دەکات و لە هەردوو ڕەگەزی نێرومێ و توانای زیاترکردنی کارمەندمان هەیە ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان یارمەتیمان بدات بەوەی کە گومرگ و باز لەسەر بەرهەمی بیانی زیاد بکات ئەو کاتە بەرهەمی بیانی کەمترە بێتەوە کە داخڵی هەرێمی کوردستان بێت و ئێمە توانای بەرهەمێنمان بەرز دەبێتەوە لەبەرەوەی ئەو بەرهەمانە ئەو کاتە ناتوانن داخڵی هەرێمی کوردستان بن. ئێمە ئێستا توانای بەرهەمهێنانی و کۆنتترۆلکردنی کامل عێراقمان هەیە و حکوومەت ئەگەر بێت و یارمەتی ئێمە بدات دەبێت وەکو ئەوەی کە ئێستا عێراق جێبەجێ دەکات گومرگ زیاد بکە لەسەر هەموو بەرهەمەچی کە لە دەرەوە دێت بۆ ناوە وەکو ئەو بەرهەمەی کە ئێمە ئەیفرۆشین بابێت گومرگەکەی زیاد بکە خۆ قازانجەکە گەڕێتەوە بۆ حکوومەتی خۆمان باشە ئەو کاتە ئێمە دەتوانین زیاتر کۆنتترۆلی بازار بکەین.
یەکێکی تر کە لە بەرهەمەکانمان لەو کارگەیە ئەویش بەرهەمهێنانی تایتە کە لە چەند جۆرە تایتێک پێک دێ لە ئەوزان لە 250 غرامی هەمانە لە 900 غرامی لە 4 چیلۆ 3 چیلۆنی و 5 چیلۆ 6 چیلۆ 9 چیلۆ ئەوە هەمووی لێرە بەرهەم دێنین بۆ خۆمان. پێکهاتەی تایت پێک دێت لە سۆلفۆنیک ئەسید و هەروەها پێک دێتن لە سلیکات سۆدیۆم و کاربۆنات سۆدیۆم و فۆسفات سۆدیۆم و هەروەها لە کبریتات سۆدیۆم و زائیدەن ئەوە کلۆری مرەکەز و حوبەیباتی ملەوەن واتە ئەو دنکە بچووکانەی لە ناو تایت دەیان بینین بە زۆری بە ڕەنگی سوور یان شین یان کەسک. ئێمە دوو جۆر تایتمان هەیە بۆ غەسالەی فول تۆماتیک ئەوە نەوعێکە و تایتیشمان هەیە بۆ غەسالەی عادی. جیاوازی ئەو تایتانە خۆی هەر یەک تایتە بەڵام ئێمە جیاوازەکەی بۆی دەکەین ئەوەی کە لە بۆ فول تۆماتیکەکەی بەکاردێنین مادەیەکەیە تێی دەکەین کە کەفەکەی ڕەغوەکەی کەم دەکاتەوە بۆ ئەوەی بتوانین بۆ غەسالەی ئۆتۆماتیک بەکاری بینین. ئەوەی تر کە غەسالەی عادیە ئێمە هیچ مادەیەکی تێناکەین لەبەرەوەی غەسالەی عادی پێویستی بە کەف زیاتر. سەبارەت بە کوالەتی بەرهەمەکانمان ئێمە لە سەرەتای دەستپێکردنەوە تاکە ئامانجمان ئەوە بۆ بە متمانەی بەکارهێنەر بەدەست بێنین و سوپاس بۆ خوای گەورە تاوەکو ئەمڕۆ ئێمە توانیمانە متمانەی بەکارهێنەر بەدەست بێنین و ئێمە یەکێکین لە کارگەکانی هەرێمی کوردستان و عێراق کە مادەی گلیسترین لە بەرهەمەکانمان دەکەین کە مادەیەکی کرێمیە و پارێزگاری لە پێستی ئینسان دەکات و پێچی بابەتە بەرهەمەکانی ئیما لە بینی 7 بۆ 7.5 کە ستانداردی عێراقیە. نوع جديد إنتاج ماء فاس مواد وية أساسي كلورا أما كلوريتينين تخن قزان الدهتوني دا نسبة يا مركزة باقي دي آبا أم تقدر دخلطين دورا تيسر ماكينة التعبئة أو فاس أساسي بو سبيكرني جلايا طاقة ما إنتاجي تقريبا 1100 كرتوني روجي أمددن. دەستپێکێ دەپێک هاتنە زاهی الجەمە چاوە درست دەبێ یەکەم جار ئاوەیە ji bîrê tênin awa bîrê hûn zor dizanin ino zor kils û şewaîb têde ye belatil cema henem avê tasfiye dikin tenqiye dikin yanî xawîn dibe
خزانێ گوتێ دەچێت دکن ئەول دەستپێکێدام تازە دشۆن تاقیم دکن خزان نیوی ئاو دکن شتی نیوی ئاو دکن ئەم سلیسێ دەبەردنە تێدا شغلێ سێرب ساعت حتا ساعتکێ دەحەلێ پشتی گو دەحەلێ ئەم لابسات بەردنێ دا لابساژی بەردنێ دە فترەکی باش زیڤرێ پشتی وێرە ئەم کۆستیکێ تێ دکن ئەم غلسرین تێ دکن مواد حافظن عطرة بن ورنك وبإضافة خوي أو حاضر دبي مواد ما هر دزيفري هر قازانك تقريبا ساعة ونيفا حتى 6 ساعات حتى جو هر خلطكي جاهز دبي حاضر دبي بوجو أم تعبئة بك أو ملاحظة كالويري هيا أو مواد بوستيك وقتها تيدكن معادلة بي اتش استعمال دكن أو بو تشيا أو بو بس دست نسوتي معادلة بي اتش حف بس بو دست نسوتي أو معادلة كهري أساسية بس كنا زيادة بينا كيم ببي الجمع فياتي نكيمي بازار الجمانينا أو مواد بشتيجو أو عملية أم دكن 6 ساعات حاضر دبي بو تعبئة وديد نام مواد إخوة حاضر كره خزانة كمية شرطونها حاضرة أمتنا سر التعبئة دسبيك دام سلافة تجبط الدكن حاضرية أخو دكن تي السر مكاني ما سي مكاني ما يتوازد نوزل هنا مكاني كي ما هش نوزل هيا أمتنها أو سر مكانها هش نوزل أم دداغرن دسبيك أويدا فردكن تشتي فركرني تسر مرحلة قاباغي أم دداغرن هناك أم يدوي شغرن باعتبار أم كارن توماتيك بينن بس توماتيك كتشك ينتاج كيم كيو زور ضغطي السرما هيا أو أنا بدست سريع ترج أو أنا زور تعطيلي وياتي هيا بشتي ويرا مرحلة ويتي مرحلة ويدي ليبل دكي بشتي ليبل دكي أو تسر بخاري درز دكي وآخره جهة تعبئة دكي أو تي بشتي مرحلة ليبل تسر بخاري أو أنا بخاري أو ليبل جو بشكل جي دور أو بخار فيها لزق دكي وكي جوند بين الأخير يتشاور دركبه يعني بو جينا يخواري أواج معملة مي بلاستيكا الويري حموش شوخ الويري درز دكن أم شوشاج دربا ناينن تقريبا دور 12 16 قالبي ما هي نوعي ما بطلع هيا أم ليري تشيدكن شش ماكينة ما هي وقبو وندبينن شوشي خوجي أم ليري تشيدكن شوشي ما الجمع هيا جبين صد مليمي هيا الجمع حتى شار لتري الجمع هيا أم الويري بخد درز دكن وقابا غوانجي أمانا الويري درز دكن أو نوع مواد ما هي مواد ما خام هي ليري جير بيجن بوري إثيرين بو نفخة خاص بو نفخ أو بون شوشة أم بي تشيدكن ونوع جديد جمع هي بولي بروبولين أو خاص بو قاباغا أم بي درزدكن طاقاتي ما إنتاجي تقريبا 24 ساعة هذا هر مكانكي تقريبا 20,000 بطل أم دريخن هر مكانها هي جداية فرق جداية قالبي جورا يك قالبي صوار كريبة احتمالي تقريبا حتى حفت هشت هزار دركبه وكدي وقت قالبي ما ي حجمه وكشكبه قالب سي شعبي بي سي قلبي اما تقريبا 20,000 بطل يومي
انتاج دکن هەر مەکەنێکی لە جەمە و قاپاغی مەژی تقریبا 3000 حتا 4000 قاپاغ هەر مەکەنێکی ما دروست دکێ لێری نوعکی دیژی لە جەمە هەیە تووشێ شەفاف جێ دەژن پێیەتی بۆ سابوونێ سائلوە ئەواناژی ئەم لێدێ جەم خۆ دروست دکن تشتکی دەربە ناینن ئەم هەموو تشتێ خۆ بخۆل لێرێکی ئێمە لە سەرەتای دەستپێکردنمانەوە هەدەفمان ئەوە بووە ئامانزمان ئەوە بووە کە بتوانین باشترین کوالێتی پێشکەش بە بەکارهێنانی بەکاربەرانمان بکەین لە دەستپێکی کارەکانمان بەوە دەستمان پێکرد کە هیچ شتێک ئەستەم نییە تا پێچەوانەکەی نەسەلمێنرێت ساڵی 2013 و نیهایەتی ساڵی 2013 هەموو نمونونەکانی کە ئێمە بەرهەممان دەهێنا نردمانتە دووبەی نردمانتە دووبەی تاوەکو ئێمە بتوانین موادی خۆمان ئەو بەرهەمەی کە لە کوردستان دروست دەکرێت هەموو دنیا بیناسێت.